قساکەین لەسەر یەکێک لە توێژینەوە هەرە تایبەتەکان کە لەلایەن زۆر بەڕێز نووسەر و موسیان ڕێژەن حەسەنەوە کە ساڵانێکی زۆرە کار لەسەر بە بڵێن بەشێک لە فۆلکلۆری کوردیەکات لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتیش لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەوڵەکانی لە نێو باکووری کوردستان ئاچر بۆ و کار لەسەر دەنگبێژیەکات و بێگومانم کە ئەم هەوڵانە کۆکردنەوەی بەشێکی زۆر لە مێژووی هونەرە و هەروەها گۆرانیە لە کوردستانی گەورەیە لە ئێستاشا ئایشەشان کە یەکێکە لە دەنگبێژە هەرە دیارەکانی کورد و یەکێکە لە خانمە دەنگ دیارەکانی نێودنیای گۆرانی موزیکی کوردی لەلایەن زۆر بەڕێز مامۆستا و هەروان و سەر و موسیان ڕێژەن حەسەنەوە کاری لەسەر کراوە ئەمڕۆ بەڕێزیان لە کورسات مەگەزین گفتوگۆکەین لەسەر هەم ژیانی تایبەتی ئەو دەنگبێژە و هەروەها ژیانی هونەریشی کاک ڕێژەن سڵاو لێ بێم کاتێک باش توانی تەندروستی و توانە ماشەڵڵا ساڵانێکی زۆرە ئەم هەوڵە بەردەوامە تااقەت نەچوو وەڵڵاهی ئەنجا مەسەلەیەکە حەز لە شتێک بوو ڕاستە بە دوواداچوونی بوو خۆی حەزەکەش چییە؟ یعنی کەلتوری کوردی ئەوەندە دەوڵەمەندە بە تایبەت ئەم بواری ئێمە بواری گۆرانی موزیک فۆلکلۆری ئێمە ئەوەندە دەوڵەمەنە کە بەردەوامیشی دیاکەی تۆ هەرشتی تازا دۆزیتەوە بینەران بە هەڵە لێمان تێنەکەن کە ئەڵەم تااقەتە نەچوو ماشەڵات تااقەتێکی زۆر زۆر باشی هەیە کاکرێژەن لەبەرەوەی سەفەری زۆر و گەڕانی زۆر زۆرەکە بە تایبەتی بۆ باکوور ینی شتەکان دەما و دەم تەنانەت ئەوانی کە نەک تەنها لە نێو دووتێ کتێب و بڵێن نووسراونەتەوە تەنانەت خۆی ئەگەڕێت ئەو شتانەی کە دەماودەمیش تایبەتن بە کورد ئەوانش کۆکاتەوە بەشێکی ئەدەبی ئەو پێوتە ئەدەبی بە شێوی زارێکی ئەگوازرێتەوە ئەمە بەشێکی گەورەی کەلتوری ئەمە پێکێنێ لە بەروی لە کۆمەڵگەی کوردیا لە ڕابردووە خوێنەواری زۆر کەم بووە ئەوەی کە هەبوو بە شێوەیەکی زارێکی گواستراوە باشە ئەنجا ئایشەشان بەگومان یەکێکە لە دەنگبێژە هەرە دیارەکان وەبزانام تەواوی دەنگی ئەو تەنها لەسەر قەوان لە قۆناغی یەکەمە لەسەر قەوان دواتر لە ساڵانی هەفتاکان بە دوا لەسەر کاسێت بەرهەمەکان چکاک ڕێژەن با منیش و هەروە بینەرانیش ناوی ئایشەشانمان بیستووە و بێگومان لەوانەیە لێرە و لەوێش کۆمەڵێک زانیاریمان لەسەر ئەم با بڵین دەنگە جوانی نێودنیای گۆرانی موزیکی کوردی بڵین بزانین بەڵام ئەمڕۆ پێم خۆشە دەرفەت بێت کە کۆمەڵێک زانیاری زۆرمان لەبارەی هەم با بڵین دەنگی هەم ژیانی تایبەتی خۆی هەم ژیانی تر کاتەکە بۆ تۆ من گوێت لێگرم بەس پێشەوەی بۆی ئەو شتم بیر نەچێ ئایشەشان یەکەمین دەنگبێژیش بووە یەکەمین دەنگبێژی ژن بووە کە بە فەرمی لەگەڵ کۆمپانیایەکە لە ئەستەمبول لەسەر قەوان عقدی کردو ئەم عقدا زۆر گرنگە و بابەتیشی مێژوویە کە ئەبێ ئاماژە پێ ئایشەشان لە ساڵی 1938 لە ئامەدی باکووری کوردستانە دایکە بێ ئامەدی باکووری کوردستان شارێکی زۆر دێرینە ئەنجا لەم شارە فرە ڕەنگی یاخود فرە نەتەوەی جیاوازی تیا ژیاوەوە فرە ئاینیش بووە هەتوانین بڵێن فرە کەلتور بووە ماڵە باوانی ئایشەشان لە شەڕی نێوان ڕووسەکان و عوسمانی حەوت خاڵی لەگەڵ باپیر و نەنکیە کوژرێن ئەوان لێەوە هەڵدێن هێنا ئامەدی باکووری کوردستان ئایشەشان لەوێ لە دایکە بێ ئایشەشان بەشێکی بیرۆرەکانی خۆی لە ساڵانی هەشتاکانە نووسیوەتەوە ماوەیەک گۆرانی ناڵی بێدەنگە بێ بەهۆی سانسۆری ئەو کاتەی حکوومەتی تورکیا لەو ماوەیە ژیاننامەی خۆی ئەنووسێتەوە لەوێ باسی هاوسەرگیری دایک و باوکیەکە چیرۆکێکی زۆر جوانە کە خۆی بەدەستی خۆی نووسیوێتەوە ئەڵێ چەند جارێک باوکم هاتوۆتە داوای دایکم و تەنها کچێک بۆ کە ماوەتەوە لە خێزانەکەیە خاڵی نەیاوەتێ و بۆیە زۆر هەوڵی داوە دواتر باوکی پارێکی زۆری پیا کردەوە وای زانیوە کە ئەبێ بە پارە ینی بە پارە خاڵی ڕازیکە بەڵام دواتر کاتچە پارەکەی بۆ باخاڵێڵە نە ئەوە ئەتوانن هاوسەرگیری بکەن و پارێش کێناوتە بۆ من بیکەن بە ماڵ حاڵی خۆتان نەتیجە ئەم هاوسەرگیری ئایشەشان هێتە دنیاوە باوکی ئایشەشان کەسێکی دیندار بووە باوەڕدار بوو بەڵام زۆر دەنگی خۆش بووە و ماڵی ئایشەشان وەکو خانەوادە دیوانخانەیەکیان هەبوو لەو دیوانخانە دەنگبێژان کۆبوونەتەوە و بەشێکی زۆری ئەو دەنگبێژانەی کە لێبوون لاوکیان وتووە و ئایشەشانیش کە تەمەنی مناڵ بوو گوێی لێگرتووە و ئەم کاریگەری ئەم دەنگبێژانە لەسەر ئایشەشان زۆر هەبوو ئێمە توانین بڵین سێ هۆکاری سەرەکی
کاریگەری هەبووە لەسەر ژیانی هوەری یاخودوتنی دەنگبێژی لە لای عایشەشان. یەکەمینیانەوەی کە باسم کرد باوکی و خانەوادە و ماڵەکەیانە تەنانەت لە یادداشتەکانە باسی وا کاڵێ خۆزگە دار و دیواری ماڵەکەمان قسەی بکردایە بۆی کە هەموو ئەو ڕوودا و سەرگوزشتە و بەستراتانی کە لە ناو لاوکەکانە هەبوو بۆ ئێمە بجێڕایەتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دومیش ماوتمان فرە با بڵین نەتەوەی و ئاینی لە ئامەدی باگووری کوردستان کە هەبووە و بۆ نمونە عەرەب ژیاوە لەوێ تورک ژیاوە و ئەرمەنی تیابووە و ئاینی جیاوازی تیابووە مەسیحی موسڵمان ئاسووری و کلدانی ئەمانە هەمویان خاوەنی کەلتوری تایبەتی خۆیانن و لەناو کەلتورەکەشدا هونەر هەیە و بەرکەوتنی کەلتوری هەیە کە ئەمە کاریگەری زۆری هەبووە لەسەر عایشەشان. و خاڵی سێمیشان بنە ماڵی عایشەشان لە ناوچەی سەرحەدەوە هاتوون. ناوچەی سەرحەدی باکووری کوردستان بە دڵی دەنگبێژی داهاندرێ. گەورەترین دەنگبێژەکانی ئێمە لە باکووری کوردستان لە ناوچەی سەرحەدەوە هاتوون وەکو شاکرۆ وەکو ڕەسۆ وەکو عەفداڵی زەینەکی ئەمانە گەورەترین دەنگبێژەکان بوون کە لە باکووری کوردستان لە ناوچەی سەرحەدەوە هەبوون. ئەم سێ هۆکارە کاریگەری هەبووە لەسەر عایشەشان کە ژیانی هوەری یاخود با بڵین ببێ بە دەنگبێژ لەدا. زۆر باشە. اینجا عایشەشان خۆی دەنگێکی تایبەتی هەبووە، بەڵام پێم خۆشە بزانم کە بۆ پێی باوکی لە با بڵین دیندار بووە و دڵنیاشم کە چیرۆکەکە لەوانەیە بەو شێوەیە بێت کە ڕێگری لە عایشەشان کرد بێت و دواتریش قۆناغی هاوسەرگیریش بە هەمان شێوە. ئەمانە قۆناغی باش بوون لە ژیانی ئەوە خودت قۆناغی سەخت بوون. لە ڕاستیە جگە لە ژیانی خێزانی بارودۆخی ئەو کاتی کۆمەڵگەی کوردی لە باکووری کوردستان یعنی لە هەموو لایەکەوە کاریگەری خراپ هەبووە. یەکەمینیان زمانی کوردی بە هەموو شێوە قەدەغە بووە. هیچ کەسێ نەیتوانێت بە کوردی قسە بکات چ جاوی کە گۆرانی و لاوەک بڵێ. دومینیان بارودۆخی کۆمەڵایەتی و کەلتوریە کە بۆ پیاوان گۆرانی وتن عیبە بوون چ جاوی کە خانمێک گۆرانی بڵێ. ئەمانە جگە لەوەش کە خێزانەکەیان خێزانێکی دیندار بۆ باوکی پێی خۆش نەبووە عایشەشان تەنانەت قورئانی خوێندووە پێی خۆش نەبووە کە گۆرانی بڵێ بێگومان. بەڵام عایشەشان سەرەتای دەستپێکردنی ئەوەی کە ویستویەتی گۆرانی بڵێ لە ناو کۆڕووکۆبوونەوەی ژنانە گۆرانی وتووە. بۆ نمونە لە باکووری کوردستان تا ئێستاش ئەو کەلتورە هەیە خەنەبەندان ئەکەن یاخود کۆبوونەوەی ژنانەکەن لەنا ئەو کۆبوونانە عایشەشان گۆرانی وتووە لەوێەوە دەنگخۆشی عایشەشان دەرەکەوێت و لە ماوەیەکی کورتە کە لە تەمەنی هەرزەکاریە بە دزیەوە چەند بەرهەمێک تۆمارەکەن ئەمەش ناوبانگی عایشەشان زۆر فراوانەکە. بەڵام لە تەمەنی 9 ساڵەیە باوکی وەفاتەکە. مردنی باوکی کاریگەریکی دەرونی ڕۆحی زۆر گەورە لەسەر عایشەشان دروستەکە و بارگرانێکی گەورەی خێزانی کە تەنانەت خۆی جێڕێتەوە ئەڵێ ئێمە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆمان ئیشمان بۆ ماڵە دەوڵەمەنەکان کردووە، نان چێشتیان بۆ حازر کردوون، نانیان بۆ کردوون، خزمەتیان کردوون بۆی کە بتوانن بە باشی بژین. و ئەمە قۆناغی ئەمە قۆناغی یەکەم کە باوکی کۆچی دوایەکە لە سەردەمی هێزەکارێت لە کەلتوری کوردیاوە بۆ کەسان زوو بەشودراون. بەتایبەت لە بارودۆخێکی وەکو ژیانی خێزانی ماڵی عایشەشانە لە تەمەنی هەرزەکاریە بەشووە درێ. ساڵ و نوێک لە لای مێردەکەی بێ بەڵام ینی ژنی بەسەراهێت. عایشەشان ئەمە پێ قوبوڵ ناکرێ. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین کە ئەو هەوێتی قوبوڵ نەکردووە. جگە لەوەی کە مناڵێکی ئەبێت مێردەکەی بەجێ هێڵێ لەسەروی کە ژنی بەسەرایەت ئەچێتە عەنتاب. لە شاری عەنتاب قۆناغێکی نوێی ژیانی هوەری ساری ئەو بکەم چونکە یەکێک لە گرنگترین قۆناغەکانی ژیانی هەر هونەرمەندێک نەک تەنها عایشەشان ئەوەیە کە بەرهەمەکان ئەبنە واقع ئەو تۆمارە کرێن و دواتر لە رادیۆوە بڵاو ئەبێتەوە. رادیۆ عەنتابیش وە بزانم دەستپێکی تۆمارکردنی بەرهەمەکانی عایشەشانە بێت. خۆی لە ڕابردووە باو بووە کە لە رادیۆ ڕاستەوخۆ بەخشی ڕاستەوخۆ بووە. ئەمە لە هەم لە رادیۆ ئێریڤانە هەبوو، هەم لە رادیۆی بەغدا هەبووە، هەم لە باکووری کوردستانیش لە رادیۆ عەنتاب و دواتر لە شوێنەکانی تریش. عایشەشان ئەچێتە رادیۆ عەنتاب و لەوێ چەند بەرهەمێک تۆمارەکە بە زمانی تورکی لێو زیاتر ناوبانگی عایشەشان بڵاوە بێتەوە. بەڵام عایشەشان لەو قۆناغای مناڵەکەی ئەمرێ، یعنی ژیانی عایشەشان زۆر چەرمەسەری زۆری تیا بووە کە مناڵەکەی ئەمرێ زۆر ناومێدە بێ ئەڕوا بۆ ئەستەمبوڵ.
لە ئەستەمبوڵ ماوەیەکە مێنێتەوە بۆ یەکەمین جار وەکو دەنگبێژێکی ژن لە باکووری کوردستان نەک لە باکووری کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان بە شێوەی فەرمی بەڵگەنامەیەک تۆمارەکەن لەگەڵ کۆمپانیایەکی قەوان عەقدێک ئەبەستن لەگەڵ کۆمپانیایەکی تۆمارکردنی قەوان لەو کۆمەڵک بەرهەم بڵاوەکەنەوە ناوبانگی ئیتر بە تەواوەتی ناوبانگی عایشەشان بڵاوە بێتەوە لە ساڵی 1960 بۆ 65 بەڵام یەکێک لە هەرە شتە ناخۆشەکان کە لەو عەقدەیە بەسەر عایشەشان ئاهێت ئەوەیە کە بە لێشا و قەوانەکانی ئەفرۆشێ بەڵام حەقی عایشەشان نادەن ئەمە وای لەکە بارودۆخێکی دەرونی زۆر خراپی بەسەرایانێت تەنانەت دەگاتە ئەو حاڵەتەی کە ئاڵێ بیرم لەوە کردو خۆم کوژم ینی ئەوەنە بارودۆخی خراپ بۆ بەڵام لەوێ هاوسەرگیریەکە دوای ماوەیەکە هاوسەرگیریەکە ئەڕوا بۆ ئەڵمانیا ئەمەش قۆناغێکی تری ژیانی عایشەشانە شتم پرسیاری ئەوە بکەم دیارە سەردانی باشووری کوردستانیشی کردووە دوای ئەوەی کە لە ئەڵمانیا ویستم پرسیاری ئەو قۆناغە بکەم کەواتە دواتر لە ئەنتا بۆ ئەچێتە ئەڵمانیا لە ئەستەمبول دواتر لە ئەستەمبولەوە بۆ ئەڵمانیا اینجا دواترێت قۆناغی ئەڵمانیا چۆنە دواتر چۆن ینی ئەگەر ئەوەی زانیاری تەبێت چۆن سەردانی بوونە باشووری کوردستانەکان دوایەوەی کە ئەچێتە ئەڵمانیا ماوەیەک لەوێ ئەمێنێتەوە لەگەڵ کوردانی ئەوەیە با بڵێن لە نزیکە و کوردانی ئەوێ بینێت چەندی کۆنسرت و کۆڕ و کۆبوونەوە ئەنجامێن بەڵام ژیانی ئەوێ بۆ ئەو زۆر سەختە بێ بۆیە بڕیارەیە بگەڕێتەوە بۆ ئەستەمبوڵ ماوەیەکی زۆر لە کاری هونەری وەستێ بەڵام لە ساڵی 1970 بڕیاری ئەوەیە چەند جارێک پێشتر بڕیاریا بوو کە زۆر حەزی کردوێتە باشووری کوردستان بەڵام ویتر دواتر لە هەفتاوەشتا جێبەجێیەکە هێتە باشووری کوردستان یەکەم جارە چێتە مووسڵ دواتر ئەڕواتە ڕادوی بەغدا دواتر هێتە دهۆک و هەولێر لێو کۆنسێرتەکە هونەرمەدانی و کاتێوەکو حەسەن عارف جەزراوی و عیسا بەرواری ئەوانە هەمویان ئەبینێ و بێک و کۆڕ و کۆبوونەوەی هونەری ئەوانە سازەکە گەشتێکی زۆر گرنگە ئەنجا لەوێ شتێکی خۆشتان بۆ باسەکەم عایشەشان وا بڕیارە بێ و کاتێک کە لە زانکۆی سلێمانی دکتۆر خسرەوی سەرۆکی زانکۆی سلێمانیە بێ بڕیارەیەن کە عایشەشان بێن لە زانکۆی سلێمانی کۆنسەرتێکی بۆ بکەن لەوێ جوابی بۆ نێرن لە ئەو کاتەوە چێتە ڕادیۆی بەغدا جوابی بۆ نێرن کە بێت لە زانکۆی سلێمانی ئەو کۆنسەرتە بکە مامۆستا ئانوێر قەراخیش لە بین نابێ بەڵام ڕێک ناکەون لە سەرهاتنی بۆ زانکۆی سلێمانی بەهۆی هەندێک هۆکاری مادی و پارە ئۆشتانەوە بەڵام خۆزگە ئەو کۆنسەرتە بکرای و بە شتێکی مێژووی بۆ هەم بۆ شاری سلێمانی و هەم بۆ عایشەشانیش زۆر باشە دەستخۆش اینجا ئەمێ باس لە با بڵین ئەمە باسمان لە ژیانی تایبەتی و هەروەها هەندێک لە بابەتە هونەریەکان کرد بەڵام ئەوەی کە هەمیشە لە وڵاتی ئێمە و ئەگەر باس لە قۆناغەکان بکەین هەمیشە لە گۆرانیەکانە و ئەگەر باس لە شاعیرانیش بکەین هەمیشە نیشتیمان لە قۆناغێک لە قۆناغەکانی با بڵین ئێمەیە ئەگەر زیاتر باس لە ساڵانی ڕابردوو بکەین و با بڵێن نیو سەدە لەمەوبەریش زۆرینەی بابەتەکان پەیوەست بوون بە نیشتیمانەوە دواتر بە ژنەوە ئینجا بە عاشق و ئەڤین و ئەم بابەتانەی ترەوە لە بەرهەمەکانی عایشەشانە ئەمانە کامیان با بڵێن ئەگەر پلەبەندی بۆ بکەین پلەبەندی یەکەم بەر کامە ئەکەوێت عایشەشان لە کۆمەڵک ڕەهەندی جیاوازەوە با بڵێن کاریگەری لەسەر بەرهەمە هونەرەکانی هەبوو یاخود ئیشی تیا کردو یەکێک لەوانە هەستی نیشتمان پەروەریە بێگومان لە هەر شوێنێک چەوسانەوە هەبێ چەوسانەوەی با بڵێن ڕەگەزی ینی با بڵێن قەدەغەی زمان هەبێ هەموو بابەتانی کاچێتە چوارچەوەی ئاسیمیلاسیۆن واتە تواننەوە لەوێ هەستی نیشتیمان پەروەری زیاتر گەشاکە بێگومان ئەم هەستەش لای عایشەشان زۆر بەرزە بە تایبەت لە بواری زمانی کوردی گۆرانیشی هەیە عایشەشان کە ئەمەهینەکەی نووسیوە هەندراوەکە یارویستم بۆشتان خوێن لەسەر زمانی کوردی کە چەند بە گرنگی و بە جوانیەوە ئەڕوانێتە زمانی کوردی شعرەکەی دلۆڤانی باسۆیە گۆرانەکەش زۆر گۆرانێکی بەناو بانگە ئەڵێ زمانی کوردی زمانی مەیە زمانی کوردی ئەو تاجامەیە شیرین و خۆشە بەردلێ مەیە ناو و دەوران و ژە ئەسڵ و فەسڵە ئەم تەم هەبن هەبوو نامەیە یعنی زۆر بە گرنگیەوە ئەو تەنانەت ئەو گۆرانی ماوەیەک بوو بە نەشیدێکی نیشتیمانی لە باکووری کوردستان بە تایبەت کوردانی ڕەوەندی دەرەوەی وڵات کە لە ڕێگەی ئەو گۆرانیەوە هەوڵیانە با بڵێن زمانی کوردی بەڵێ ئاوازێکی زۆر تایبەتی هەیە و ئاوازە بۆیە هەستی نیشتیمان پەروەری و بە تایبەت پاراستنی زمانی کوردی یەکێک بۆ لە ئاماجە سەرەکیەکانی عایشەشان من ئەمێ شتێکە بۆ باسکەم لە ساڵی 1970 کاتێک کە عایشەشان گەشتەکەی لە باشووری کوردستان تەواوەکە ئەگەڕێتەوە بۆ تورکیا
لەوێ دەوڵەتی ئەو کاتی تورکیای خەنە ژێر سانسۆرێکی زۆر توندەوە تەنانەت ئەوان وەکو تۆمەت یان نەپاڵی ئەڵێ تۆ چووی لەوێ کوردایەتیت کردووە بۆیە ماوەیەکی زۆر لەژێر سانسۆرە هەبێ بۆی بەڕێنمایی هاوڕێکانی و ئەو کەسانی کە لەگەڵ یابوون داوایان لێ کردو کەیتر لەم ماوەیە گۆرانی نەڵێ بۆیە ماوەیەکی بێدەنگ هەیە عایشەشان هەتا وەکو ساڵی 1989 کاسێتێک بڵاوە کاتەوە نزیکی تقریباً 11 ساڵ کاسێتێک بڵاوە کاتەوە کە هەستی خۆی بۆ ئەنفال بۆ ئەو ڕووداوانی کە لە باشووری کوردستانە ڕوویاوە لەو کاسێتەیە ڕەنگی یاوەتەوە کاسێتەکە بە ناوی وەرن پێشمەرگە ناوەکەی گەر بەغەڵەت نەڵێم بەس بە ناوی پێشمەرگەوەیە ئەو کاسێتە بڵاوە کات و دەنگدانی وەیەکی ئێجگار گەورەیە بێ و ئەو بەرهەمانە لە زۆربەی ینی فرۆشێکی زۆریە بێ و لە زۆربەی ناوەندی تۆمارەکان هەرچەندە قەدەغەش بۆ بەڵام بڵاو بێتەوە ئەچێتە ناو خەڵکەوە بۆیە ئەو ماوەیەش کە لە دوای ئەو کاسێتەوەی تر شەشان وردە نەخۆشەکەوێ و یەکێک لە خەونەکانی ئەو بۆ کە بچێتەوە بۆ ئامەد بەڵام نەیتوانێەوە بوو لە ئیزمیر ئەمێنێتەوە و لە دوای ماوەیەک نەخۆشەکەی و تووشی شەرپەنجابی و لە ساڵی 96 کۆچی دواییەکە یەکێک لە وەسیەتەکانی ئەو بۆ کە ببرێتەوە بۆ ئامەدی باکووری کوردستان لە تەنیش گۆڕی دایکیا بنێژێ بەڵام وەسیەتەکەی بەداخەوە نەهاتۆتە دی جێبەجێکراوە. بابەتێکی گرنگ بۆ ئەم کەسایەتیە دیارانە کاکڕێژن ئەویش توێژینەوەکانن ئەوەنی کە تۆ بە بڵین گەڕانی خۆت و سێرچی خۆتت کردووە توێژینەوەکان لەسەر عایشەشان هەن زۆرن یاخود هێشتا وەکو پێویست نین پرسیارێکی زۆر گرنگە دەستخۆش ئەو ئێمە بەداخەوە توێژینەوەمان زۆر کەمە لە بواری هونەر بە شێوەیەکی گشتی و لە بواری موزیک بە تایبەتی و بە تایبەتر لە بواری گۆرانی فۆلکلۆری و بە تایبەت و دەنگبێژانی کە لە ڕابردووە بوونیان هەبووە دەنگبێژەکانمان یا خوسترانبێژەکانمان یا هونەرمەندەکانمان هەتا لە ژیانان هیچ ئاوڕێکیان لێ نادرێتەوە کاتێککە کۆچی دواییەکانی تر خۆت دەزانی چی بۆکرێت بەڵام سەرڕای ئەوەی کە ئاور لە ژیانە نادرێتەوە با ئێمە دوای کۆچیان هیچ نەبی بتوانین بەرهەمەکانیان کۆ بکەینەوە لە چوارچەوەیەکە کە پێوتری ئەرشیفی نیشتیمانی ئەمە بەشێکە لە ئەرشیفی نیشتیمانی ئێمە ئەمە شوناسی نەتەوەی ئێمە بۆ بەرگریکردن لە مافی خۆمان وەکو کورد بۆ پاراستنی زمانەکەمان وەکو نەتەوە و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو کەلتورەی کە هەمانە ناسنامی ئێمە بیپارێزین پێویستمان بە ئەرشیفێکی نیشتیمانی هەیە لە چوارچەوەی و ئەرشیفە نیشتیمانیە دەنگبێژانی وەکو عایشەشان لە هەر چوار بەشەکەی کوردستانە ئێمە چەندین دەنگبێژی ژنمان هەیە من نمونەت بۆ باسەکەم لە خۆراسانەوە بیگرە بان و شیروانیمان هەیە هێنە ڕۆژهڵاتی کوردستان فەتانی وەلیدی و چەندین دەنگبێژی ترمان هەیە لە باشووری کوردستان دایکی جەمالمان هەیە کە ژنە کوردێکی جوولەکە بوو یەکەمین ژن بۆ لە باشووری کوردستان بەرهەمی لەسەر قەوان تۆمار کردووە ئەچیتە باکووری کوردستانەوە عایشەشانە مریەم خانە نەسرین شێروانە تەنانەت کوردەکانی قەفقاسیا لە ئەرمینیا و لە ڕادیۆی ئێریڤان چەندین دەنگبێژی ژنمان هەبوو وەکو سووسی کاسم و زادینا شاکر ئەسلی کاقادر کە بەشێکی ئەمانە ئێزیدی بوون ئەمانە سەرۆتی گەورەی نیشتیمانی ئێمە پێویستمان بۆ ئێمانە هەمووی کۆ بکرێتەوە خامەکەی با هەبێ و ئێمە کوی بکەینەوە وردە کاری لەسەر بکەین و جیلێکیش پێگەشتو ئێستا خۆشبەختانە من ماوەی پێشوو لە زانکۆی سلێمانی لە چوارچەوەی لێکتێگەشتنی دامەزراوی سەرۆکزەلا تاڵەبانی لەگەڵ زانکۆی سلێمانیە توانیمان چەندین سیمینار پێشکەش بە خوێندکارەکان بکەین لەسەر گۆرانی موزیکی فۆلکلۆری کوردی ئێستا گەنجێک پێگەشتووە کە ئێوێ ئەو شتانی لەبەردەستا بێ و توێژینەوەی زانستی لەسەر بکە و بەشێکی زانستی جارێکتر بیخاتەوە ناو کۆمەلگا هەوڵەکانی کاکڕێژن دواتر بۆ کێ ئەبێ کێ چانسی ئەوەی هەیە ئەم جارە ئاوا ژیانی تایبەت و هونەری هەمووی کۆ ببێتەوە ڕاستەکەی من ئێستا توێژینەوەیەکم لە بەردەسایە کە تەواو بووە لە داهاتوێکی زۆر نزیکە چاپیەکەین و بڵاوەکرێتەوە بە ناوی دەنگبێژی وەک بەشێک لە ناسنامەی کەلتوری کورد ئەمە کتێبێکە ئەو ماوەی پێشوو کە من تۆ زۆر بەرنامەمان ئەو ماوەی پێشوو چیمان کردو و هەموو باس و خواسانێک کە کردومانە لە چوارچەوەی توێژینەوەیەکە تەواو بووە خۆشبەختانە تقریبان ڕەنجی 5-6 ساڵێکە ئەمە بۆتە کتێبێک لە داهاتوویەکی نزیکا بڵاویەکەینەوە و هیوادارم ئەمە وەکو توێژینەوەیەکی زانستی ئەکادێمی بچێتە بەردەستی خوێنەران بەس خوێندکاران سوودی لێ بینن یان ئێمە ژۆک و خوێنەر وەڵا بۆ هەموویەتی چونکە من بەڕاستی لەو توێژینەوەی ئاماژەم ینی هەوڵم مافرە ڕەهەن لەسەر هەموو بارە جیاوازەکانی دەنگبێژی باسی بکەم و دەنگبێژیش بەشێکی گرنگی ناسنامەی کەلتوری ئێمەیە و هەموو ئەو ڕوودا و بەسەراتانی کە لە ڕابردووە
بەسەرێمی کووردا هاتووە لە لای دەنگبێژەکانمان بوونی هەیە لە سەرەتاوە باسی ئەومان کردوتمان خوێنەواری نەبووە لە کۆمەڵگەی کوردیە ئەو هەمووی بەشێکی زارەکی دەماودەم هاتووە و کۆکردنەوە و پاراستن و ئەرشیفکردنی ئەم بەرهەمانە ئەرکێکی نیشتیمانەیە کە خۆشبەختانە کۆمەڵێک ئێستا هەر لەسەر ئایشەشان کۆمەڵێک بەرهەم هەیە یەکێک لەوانە ئینستیتیوتی کە لە پووری کورد کتێبێکی کۆکراوی هەموو بەرهەمەکان کە گۆرانەکان کراوە بە نۆت و تێکستەکەی نووسراوەتەوە ئەمەش خۆی بۆ خۆی جارێکتر پاراستنی بەرهەمەکەیە یەکێک لەو کەسایەتیانەی کە توێژینەوەی کردووە کاکشار ئۆرەمارە هەڤاڵ کاکشار توێژینەوەیکی زۆر تایبەتی لەسەر ئایشەشان کردووە کاتی خۆی ئەم توێژینەوەی ئەباتە لای دادەهێرۆ کتێبەکەی ئاەتە دەست دادە سێری کتێبەکە ئەو خۆی باسیەکە لە ناو توێژینەوەکە دادە سری کتێبەکە کاڵە چاوەکانی پڕێبە لە فرمێسکڵێ ئێمە تا ئایشەشان لە ژیان بوو نەمانتوانی شتێکی بۆ بکەین بەڵام ئێستا ئەمەوێ ئەو وەسەتی بەدی بێنین کە توێتی ئەمێ لە تەنیشتی دایکمە لە ئامەد بنێژێ بۆیە کاکشار پەیوەندیەکە بە کوڕکچەکەیەوە لەوێ ئەڵێ لەبەر هۆکاری تایبەت ناتوانین تەرمەکەی یاخو با بڵێ گۆڕەکەی بگوازنەوە بۆ ئامەدی باکووری کوردستان و زۆر بە جوانی لە باسی هێرۆخانەکە ئاڵێ من تا ئەو کاتە هێرۆخانم بەو شێوێ ناسی بووم کە خزمەتی کەلتور و فەرهەنگی و کوردەکە بەڵام بەو شێوەیە بێت دەنگبێژێکی کورد لە باکووری کوردستان بناسی مشوری بخوا بەو شێوەیە من ئەوە بۆ من جێگەی سەرنج بووە. سپاس بۆ بەڕێز ڕێژەن حەسەن نووسەر و موزیسیان بێگومان چەندین بەرنامەی تریش ئەگەر باس لە هەوڵە تاکلایەنەکانی تۆ بکەم کاک ڕێژەن هێشتا بەرنامەکە هەروە بزانم باس لە هەموو بابەتەکان بە تەواوەتی ناکرێت چکە تەمەندرێژ بیت و تەندروست باشیش بیت ماشەڵا هەوڵەکانە زۆرن و بۆ هیوایم نەوەستیت و چانس هەبێت چەندین کەسایەتی تری بەم شێوەیە کە ئێمە بەڕاستی من چێژم بینی کە وەکوا بێت ئێستا ژیاننامەی ئایشەشانم خوێند بێتەوە ئەم هەوڵانە زۆر گرنگم بۆ هیوایم هەموو ناوانەی تریش کە ئاماژەت پێکردن هەم لە ژنە دەنگبێژەکانمان و هەم لە بەڵێن پیاوە دەنگبێژ و گۆرانی بێژە دیارەکانیش ئەوانیش بە هەمان شێوە بتوانیت کاریان لەسەر کەیت و تەمەەن باقی زۆر سپاس بۆ تۆ.